پرۆژەی دروستکردنی 144 یەکەی نیشتە جێبوونە لە سۆران. دوای 12 ساڵ چاوەڕوانیکردنی هاوڵاتیان دوابڕگەی ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت. کە قەیرانی دارایی برین لە ساڵی 2014ەوە دروست بوو، حکومەت ناچار بوو بە چەند مەرحەلەیەک پرۆژەکە بکاتن. ئێستا بەلێندەرێک بریم مەجاریەکەی کردیە، بەلێندەرێک کارەبایاتی کردیە، بەلێندەرێک ئاو ئاوەڕۆکانی لەبۆ کردووە. ئێستا ئێمە دوا بەلێندەرین کە تەواوکاری شەقەمە ناوخۆیەکانی لۆی دەکەین. حسێن سەعید یەکێکە لەو ژمارە زۆرەی هاوڵاتیان لە چاوەڕوانی وەرگرتنی یەکەیەکی نیشتە جێبوونە. حسێن تازە پرۆسەی ژیانی هاوسەرگیری پێکەوەناوە. گەنجێکیش بەو هیوایە ڕۆژێک بێت ببێتە خاوەنی یەکەیەکی نیشتە جێبوون. من گەنجێکم تەمەن 22 ساڵ، تازە ژیانی هاوسەرگیریم پێکێناوە، تازە مارەم کردووە. تا ئێستا عنی بڕوانامەیەکم نییە. حکومەت شتی ئەوان نۆ بکە کە بڕوانامەیەکمە بیت، یعنی شتێک لە پێش چای خۆم بدنیم کە خانێک دروستکەم، شوێنێک دروستکەم. حکومەت شتێکی وامان لۆ بکە. هەزارەهان گەنج نەبەس من، هەزارەهان گەنج ئاواتی ئەو تشتێتی ئەوهای. وڵای من وەکو گەنجێک یعنی تەمەن 24 ساڵم هەتاکو ئێستا یعنی ناتوانم پرۆسی هاوسەرگیری جێبەجێکەم، لەبەر ئەوەی مادیەکە توانای هەندێک نییە کە من مەسەرم ژیانی هاوسەرگیری پێک بینم. دەتو ژیانی هاوسەرگیری کە پێک دێنی دەبیت مادیت هەبێت، ماڵت هەبێت، دەبێت شوێنێکە دەبێت. ئەگەر ئێستا حکومەت مەسەرم پرۆژە و شتی ئاوا دروست بکاتن کە گەنجێک وەک من دەتوانم ئەو کات ژیانی هاوسەرگیری پێک بینم، مادی ماڵ ئەو شتە هەمووی دابین بکەم. لە سۆران ژمارەیەکی زۆری کرێنشین هەن بەهۆی بەرزی نرخی کرێی خانوو ئەرچی ژیانیان قڕس بووە، بە تایبەتی ئەوانەی داهاتێکی دیاریکراویان نییە و کرێکارن. تا ئەو شوقانە کە ئیشوکارەکانیان تێدا وەستا بوون، ئێستا کە ئیشوکارەکان وا خەریکە تێدا ئەکرێن و لە تەواوبووندانەوە بۆیە ئەبیتەمای دڵخۆشی کرێنشینانی سۆران و دەوروبەری دڵخۆشیە. بەڕاستی کۆمەڵە کرێنشین لە سنووری سۆران سوودمەن. بەهۆی تەواو نەکردنی یەکەکان نیشتەجێبوون لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون نەبووتە جێگای خۆشحاڵی ژمارەیەکی زۆری کرێنشینان. عوسمان کورسات نیوز، ئیدارەی سۆران.